باس لە کاریگەری سۆشیال میدیا و یاریە ئەلکترۆنیەکانەکەین لەسەر مناڵ بە شێوازێکی گشتی. وەک لە ئەم راپۆرتە شاکاوکارمان سۆلین بۆی ئامادەکردبووین باسی لەوە ئەکرد کە بەشێکی زۆر لە ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر تێکچوونی خەوی مناڵ یاریە ئەلکترۆنیەکانە یاخود بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە بەداخەوە خۆی لە ڕاستیدا نابێت مناڵ بەکاری بێنەجا مۆبایلی دایک خەو هەموو شتێکی بەدڵنیاییەوە جا ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین بابزانین ئەو یاریە ئەلکترۆنیانە بە شێوازێکی گشتی هیچ کاریگەریەکیان لەسەر مناڵ دروست کردووە ئەگەر بەراوردێک لەگەڵ مناڵی ئێستا و مناڵی جاران بکەیکە مناڵانێک بوون لە کۆڵانەکانە کۆمەڵێک یاری تایبەت بەخۆیان هەبوو ئەم یاریانیان ئەکرد لە جیاتی بەکارهێنانی ئەم یاریە ئەلکترۆنیانە و تۆڕە کۆمەڵایەتیەکان چ جیاوازیەک ئەبینێت چ کاریگەریەکی لەسەر شێوازی هەسوکەوت و مامەڵەکردنیان لەگەڵ دەوروبەرە دروست کردووە گفتوگویەکی چڕپل لەسەر تەواوی ئەم بابەتاناکەین بە میوانداری بەڕێز عومەر یاسین کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین و ئێستا لەگەڵمان ئامادەیە کاک عومەر سڵاو لێ بێتۆم کاتت باش بەخێر بێ سەر چاوم کاک عومەر با دەستپێک هەر لەو جیاوازیەوە دەست پێ بکەین جاران مناڵی جاران کۆمەڵێک یاری تایبەت بە خۆیان هەبوو ئەم یاریانیان ئەنجامەدا بە دەرلەوەی کە هەر یەک لە مناڵێک ئایپادێک و مۆبایلێکی پێبێت و سەر گەرمی یاریەکان بکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەیە یاخود ئەو یاریانەی کە هەر خۆی بوونیان هەیە لە یاریە ئەلکترۆنیەکان مەبەستم جیاوازەکان چییە؟ ینی مناڵی ئەوسا کە سەرگەرمی یاریکردن بۆ لە کۆڵان و لەگەڵ هاوڕێکانی و هیلاک و ماندووبوونێکی زۆری چێشتۆ لەگەڵ ئەم مناڵانەی ئێستا بەراوردەکان تۆ لە چیا ئەبینیتەوە؟ دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردننی بابەتەکە لە ڕاستیە دنیا گۆڕاوە یان دنیا لە کوی گشتیا گۆڕاوە دوای هاتنی سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی بەتابەت لە قەرنی 20ەکە کاریگەریەکی گەوری بەجێهێشتووە لەسەر مرۆڤایەتی منظمیە مناڵان ینی بۆ مناڵان زۆرتر بە حکومی کە مناڵان هەم بەها و هەم ئەو قیەم و هەم بیرکردن و تەسەوراتیان نییە بۆ ژیان مناڵان لەو مەرحەلەیان کە ئەمانیان فێر بکرێ بەڵام ئەو سۆشیال میدیا و یاری کە بەڕێز باسی کرد بەسەر بە شێوەیەکی گشتی کاتوتان کۆمەڵگایانەوە و بێ هیچ فلتەرێ و بێ ئەو ڕۆژبیری کە چەند جارێکش باس کراوە بێ ڕۆشنبیری کردی دایک و باوک بەڕاستی کاریگەریەکە وەکو عەرە بەڵێ لا یوقاس یعنی مەسەلەن جیاوازیەکە ناکرێ لەبینەوەی کە مناڵانی هەشتاکان ئەگەر مناڵانی هەشتاکان وەرگی لەگەڵ مناڵانی ئێستا کە دوای 2022 بڵین یعنی جیاوازەکە زۆر زۆرە مەسەلەن ئەگەر لێرە دەست پێ بکەین مەسەلەن گیانی ناو سۆشیال میدیا گیانێکی ڤیژوئینە ڕەمزیە مەجازیە حەقیقی نییە تۆ مناڵە لێرەوە ئەتروات وا لێ ئەکەی مەسەلەن نفسی شتەکان نەکە نفسی ژاد نەکە مەسەلەن نفسی ئازار ناکە مەسەلەن ئەوەنەی مەسەلەن لە ڕووی سایکۆلۆجیۆ یاری ئەوەی گرنگە مناڵ کۆمەڵایەتی بکە مناڵ بکە بە کۆمەڵایەتی مەسەلەن سەر تۆ لە ماڵە مناڵ خۆی حاکمی ماڵەکەیە یعنی مەسەلەن دایک باوکە چی بێ بۆ یەکەن هەرچیە داواکاری بۆکەن بەڵام مناڵە کێتەنە دەرەوە ئەم شێوەی نییە ینی جۆرێ لە کۆمەڵایەتی کۆمەڵایەتی بوون دروست دەبێت جۆرێ لە تیم یعنی مەسەلەن تێکە ئەو پاڵەوانی ژوورەوە نییە یعنی مەسەلەن شتێک خۆی بێ ئەمەوەکە فێری ژیان بێ بەڵام لە ژیانی لە گەیمەکانە یا لە سۆشیال میدیا ئەم پاڵەوانێتی تیان بێنێتەوە یعنی مەسەلەن تر خۆی هەستەکە خۆی پاڵەوانە خۆی پاڵاوانی ساحەکەیە خۆی یاریەکە خۆی چی بێت دیوی ئەو دی وەرگین ئەمە بۆ وایە مەسەلەن بەشەرێت بۆ تووشەم حاڵەتە بۆ ینی با ئەو خاڵەش بەسەرمان نەڕوە ڕۆحی ئەمە سەرمایەداریە ڕەسمالیەتە مەسەلەی ساوێکی خەڵکی دایکباوکە بیرەکەن و ئەڵێن ئەی بۆ ڕۆژانە یاری تازەیەت ئەی بۆ ئەمە خەڵکی بۆواکە پشتی ئەمە یا دافێ ئەمە ڕەسمالێتە مەبەستم چیە یعنی لەوەی کە ئێمە چاو ناکەین و بەیانی و ئایکۆنێک کێتە ژوورەوە ئایکۆنێکە یاریش کێتە ژوورەوە ئەوەی کەوا ئەکە مەسەلەن ئەمە ئیدامە پێ بە ڕەسمالیەتە ئەوەیش کە بۆ بە ینی ئەکرێ ڕاوەکرێ مناڵان بە شێوەیەکی گشتی ئەگەر لەسەر بابەتی باشە زۆر کات کە باسی جیاوازیەکانەکەین بە باسی یاریەکەین یاری هەمیشە بەشێکی گرنگە لە ژیانی مناڵە و هەمیشە سەرکەوتن و شکستی تایە ئەم مناڵە هەست بە خۆشی و ناخۆشیەکە لەمەوە ئەتوانێت ئەزمون وەرگێ بۆ شێوازەکانی تریژیان کە باسی هێشتاکانەکەیت و مناڵێ و کاتە هەڵماتێنیە کرد لە دەرەوە تێکەڵی مناڵی کابوو تێکەڵی کۆمەلگا بوو فێری قسەکردنە بوو پێکەڵە بوو لەگەڵ کەسێکیا چۆن مامەڵە بکە شکستەکانی بەدیێنە سەرکەوتنەکانی بەدیێنە بەڵام ئێستا هەمووی لەناو سنووری چوارچەوەی خانوویەکە دایکەکە ئایپادەکە مۆبایلەکەی ئاتە دەست بەداخەوە کەوەی کە تۆ باسێکی هەر ڕۆژەی
یاریەکی تازە کامانە هەمووی بازرگانی ئێمە داگیرکاری مێشکی ئێمەیە ئی مناڵەکانمان وەزایدەنی جەستەشمان هەموو جارە پرسیارەکەن مناڵێکە تەمەنی 12 ساڵە سێرەکەی لە ئێمە گەورەترە قاچی لە ئێمە گەورەترە سەری لە ئێمە گەورەت ناجوڵێت هیچ جوڵێ لە جەستێم کەسیانە بەس خواردنیێتە کەواتە چەند گرنگە خێزانەکان ئەمانە سنووردارکەن کاک عومەر خێزانەکان هەوڵبەن بەس بۆی مناڵەکە نەگری ئایپادەکەی نەهاتە دەست سا بەداخۆ لەگەڵ کەوسکی ناخواردنەکەیان مۆمایلەکە ورچەکەی لەسەر بێت جانانەکە خۆ ڕاستە تێبینەکەی تۆ لە شوێنی خۆیەتی بەڵام ئەگەر پێشتر بگەڕێنەوە سوشیال میدیا مەسەرەن دایک و باوکەکە ئالوودەی بوون بەڕاستی ینی یەکەم قیدوەی مناڵ دایک و باوکە بەڕاستی ئەمە ئەو بێ مەلەوەرچاوێ ئێستا من دایک و باوکی گوێ لە منە یەکسەر نابێت پێ بڵێ مناڵەکە نابێت ئایپادی پێ بێ مۆبایلی پێ یاری بکە ئەو ئەبێ دایک باوکەی کەم جار ڕێخسێ بکەن بۆ ژیانی خۆیان بەڕاستی سوشیال میدیاکە بە جۆرێک وای لێ هاتوو کە بەڕێز باسی کرد مەسەرەن خەڵک ئالوودەی بووە هەموو ینی دراسات زۆر لەسەوی کە هەموو سێ چرکەیەک هەموو سێ دقەیەک ینی سێ خولەکێک ئەبێ سێریکی مۆبایلەکە بکەی تر فەیسبووکە سناپچاتە ئیلی ئاخیر بزانی دنیا چی لێ هاتووە توم ئەم قیدوەبوونەی خۆ ئەی بە مناڵەکە بەڕاستی ئەمە خاڵی یەکەم بۆیە مناڵەکە چاوەلێکە خاڵی دووەمیش ئەوەی کە ئەم دایکە مەشغوڵی ئەم یاری ئەم سوشیال میدیا و سناپچاتوانەیە بۆی مناڵەکەی لە کۆڵ بێتەوە بەڕاستی ینی خۆ دەفی دایکەکە یا باوکە لە سەینەوە نوێە ینی زۆرتری ڕێژەی بەڕاستی مناڵەکە مەشغوڵکە عنایە مناڵەکە فێرکە ینی شتێکی بۆ دانەنەوە بۆ مناڵەکە مەسەڵ بڵێت تۆ لە ساعت 9 بۆ 10 خەریکە بە یاریە ئەم بابەتابی مەسەڵ زمانی ئینگلیزیە کوردی هەر شتێک یعنی شتێکی تعلیمی بێ شتێکی تەرفیهی بێ بۆیە مەشغوڵبوونی دایک و باوکەکە بە دەرەجەی ئەساسی وای کردووە نەتیجەکەی مناڵەکە باجەکەی بە مناڵەکەش ئەکەوێتە ئەوەی کە بەڕێز هەناگادارن ئەکەوێتە ناو تۆڕێکی خراپی سوشیال میدیاوە بەڕاستی ئەکەوێتە ناو تۆڕەوە بێوەعی بێمعریفە بێ هێشتا قیام لای نەچەسپی ئەو مهمە وەزایدەن ئێستا بەپێی دوا توێژنەوەی WHO منظمەی صحی عالەمی قەڕنی 20 کە بێ بە قەڕی کابە یعنی زۆرتی کە مرۆڤایەتی تووشی کابە بێ ئێستا کابەیەش کێتە پێشەوە کە پێوتە کابەی سوشیال میدیا یعنی پێشتر کابەیەکە بۆ خەڵک لە حادیسەیەک تووشێ بوو لە بیۆلۆژی و تووشێ بوو ئیلی ئاخری ئێستا کابەیەک تووشێ بە تایبەتی ئێمە کەمترە گرێتەوە ئەم جیلی ئێمە جیلی مناڵان تووشە بن بۆ جیلی مناڵان تووشە بن جیلی مناڵان ئەکەوێتە ناو ئەو سەرەتا باسم کرد ناو ئەو ژیانە ڕەمزیەوە ژیانی واقعی نیەمە ئەکەوێتە ناو ژیانە ڕەمزی و یاری و مقارنەوە یەکێ لە خراپیەکانی ناو سوشیال میدیا مقارنەیە بەردەوام تۆ خۆ مقارناکی بە خەڵکی ینی ئەم مناڵە ئەمە ژوا ئەکا مەسەلەن ئەوەی کە بەڕێز باسی کرد لە ڕووی بایۆلۆجیەوە چی تێگەیە مەسەلەن جەستی تێگەیە بۆ ئەم دانیشتنی کە بۆ مناڵ پێشتر مناڵەکە یاریەکە لە دەرەوە ئەو یاری کوردەوارانی کە بەڕێز باس کرد دوو گۆڵی بێ هەلوکێن بێ هەڵماتێر بێ هەر جۆرە یاریێکی کە بێ پێشتر ئەمە هەم جوڵی دروست کردووە هەم هاوڕێتی دروست کردووە هەم کەوتن و شکستی دروست کەوتن و سەرکەوتنی دروست کرد بەڵام ئێستا ئەم خۆی بەرامبەر شاشەیەک دانیشتووە لە ڕووی بایۆلۆجیەوە هۆرمۆناتی هەمووی تێگەشێ بەڕاستی چوە خەریکی خواردنە دایکەکە داوای چیکە یەکسەر ئیاتێ ئەمە خاڵی یەکەم دوو تەسیرە بایۆلۆجیەکە یەکسەر کە دەرئەکەوێت لەم جیلە ئەم جیلێکە پێشەوە بە دڵنیاییەوە تەسیری چاویان هەمیان دابەزن گوێیان بەڕاستی ئەبێ ئاگاشمان لێ بچکات ڕێژێکی زۆری مناڵان بەسەر دایکەکە بەس بۆی ئەڵە بێدەیکە باس هەیتوانەکەی لەکەوێت ئەمە ئەو ڕۆبایۆلۆجی کە مناڵەکە دەرەکەوێت بایۆلۆجیە کە شەو دەرەکەوێت یا خەوی تێگەچێ زۆربەی یعنی هەرچەنە ینی ئەحسایەکی وا لە مجتەمەعیمان نییە بەڵام بە زۆربە مناڵەت زۆر درەنگە خەون بەوەی سوشیال میدیاکەوە بەتایبەتی ئەو دایک و باوکانەی کە کەمتر ئیتیمام پێ بن تێکچوونی خەو یەکێکە لە ئەسبابی کابە لە گەورەشا و لە مناڵیشا بەدەرلەوەی ئەو هەموو وێنانە کە ئەم مناڵە ڕۆژانەوە دەیگرێت و تەفسیری بۆ ناکرێت بەدەرلەوەی کە دایک و باوکەکە بەجێی هێشتووە بۆیە ئەم کابێ بەڕاستیێتە پێشەوە یا خەمۆکێک یا ئەوەی کە پێوتە قەلەقیەک بۆ مناڵ دروستە بێت ئەو خەلەقێت دروستە بێت بە تایبەتی لە مەکتەبەکانە زۆر بەباشی بە دەرەکەوێت ڕەنگە هەنە لە یاریەکانیش کاک عومەر کوشتن و بڕیم بن تۆ لە شەوانێکی درەنگە کاتی خەوی مناڵەکە بێت و ئەم یاریانە ئەنجام بدا بێگومان ئەبێتە هۆکارێکیش بۆ ئەوەی کە خەوی ناخۆش ببینێ مناڵەکە یعنی بەدەرلەوەی کە خەوی تێک چووە کاریگەری لەسەر دەرونی دروست بکات ئەمایان چۆنیە هەنە جار هەستەکەی مناڵی ئەم جیلە زۆر تووڕەترە تووڕەیەکی زۆریان ئەبینی ئەمە خۆی ڕاستە و خۆ هۆکارێکە بۆ ئەوەی کە زۆر یاریە ئەلکترۆنیەکان بەکار ئەهێنن بۆیە بۆ شێوازن تێبینێکی تۆ لە شوێنی خۆیەتی جیانی تەکنۆلۆژیا مرۆڤی تووشی سەریعی کردووە ینی جیلی من ینی دڵام جیلیەوە ژانی مەسەلەن بۆ گۆرانێک باید کاسێتێکی لێبایە مەسەن فێری سەبری کردبووین مەسەلەن کاسێتێک بێنەوەی کڕی و تا
ئەخێتە سەر تەجیرەکە و دوای تا گۆرانی دووەم ئێستاوان نەماوە دنیا ئەم سرعەتی تەکنۆلۆژیاوی کردو خەڵک بێ سەبر بێ مناڵان خراپتر لەم حاڵەتەیە یعنی ئێستا خۆشمان مەسەن لە یوتیوبە بەردەوام خەریکی ئەم گۆرانی ناو گۆرانە ئیلا ئاخری ئەمەوەی کردووە سەبرمان نەماوە بۆ مناڵم حاڵەتە خراپترە زۆری یاریەکان سرعەتی لە مناڵ دروستەکە یعنی مەسەن ئەم یاریەت و جام یاریانە هینا ستیجە ئەم ستیجا بڕی بۆ ستیجێک ئەم ستیجە بۆ ستیجێکە بە فیعلی تو ڕەبوو لای مناڵ دروستەکە ئەمە خاڵێ تا ئێستا خۆشبەختانە لە مجتەمەعی ئێمە کەمترە بەڕێگانەوەی بەڵام لە مجتەمەعی غەربیە مناڵ هەبووە کاریگەری پاڵەوانی گەیمەکەی تاقی کردوێتەوە جوابن یەکەم دقە بۆ باسم کرد مناڵان باکانتیان نەچەسپیون بەڕاستی یعنی لە تەنشەی باکانە لە تەنشێوەی کە تەسەوراتی بۆ ژیان دروست بێ مردن چییە و پاڵەوان چییە و ژیان چییە و چاکە چی و خراپە چییە بۆیە ئەم مناڵە زۆر جار لە عالەمی غەربیامە نمونەی زۆر هەیە کە مناڵەکە هەمان ئەکتی کردوێتەوە یعنی بەتایبەتی لە تیکتۆکام حاڵەتە زۆرە مەسەرن کەسێک شتێکی نەشیاوی کردووە وەڵانە لە شوێنێکی بەرزەوە خواردنەوەی شتێکە چەخۆیەکە بە شوێک تەکنیکی بەکارێنەوە بەرامبەر کەسێک مناڵەکە کردوێتی بەرامبەر خوشیکی خۆی بەرامبەر برایەکی خۆی مشکلەی ئەساسیەکە ئەوەیە یعنی ئێمە دەستخێنە سەر خاڵە قەڕنی 21 نەوەی مشکلە نییە یعنی خەڵک لەم خاڵە باش تێبگە نەوەی مشکلە نییە سوسیال میدیا مشکلەیە سوسیال میدیا بۆ گەورە بە دەرەجەی ئەساسی گەیمەکانیش بە دەرەجەی ئەساسی بۆ مناڵە خۆی زۆر کات ئێستا کە باسی ئەوەکەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەداخۆ ئێستا مناڵیش دەستی بووە بات ینی دایکەکە بەداخۆ باوکەکە هەستەکان مناڵە پێویستە ئەکاونتێکی بۆ کاتەوە بەنای ئەم مناڵ و ڕسم بڵاوکاتەوە شت بڵاوکاتەوە مناڵەکە نایزانێت و لە ڕێگەی ئەمە لەوانەیە پەیوەندی دروست بێ لەوانەیە قسە لەگەڵێکێکی کە بکە ئەمە تۆ لە ژیانی مناڵی دەرێهێنا هێناوتە ژیانێک کە تەمەنی خۆی نییە کەواتە با ئێمە خۆمان وەکو گەورەکان حکمی ئەوە بین با تەمەنی خۆی بەڕێ بکات ئێمە ڕێگرینە میلەوەی کە بێنی خێرە وەڵام مۆبایلەکەی با تازەترین مۆبایلی پێ بووی لە ڕەفەکەی باشتر بێ هێ تازەترین مۆبایلی پێبێت تا سێ شەو ناخێت ئێستا ئەو باسی یاری ئەلکترۆنیەکەی زۆری یاریەکان ئۆنلاینە ئەتوانی بە قسە لەگەڵ یەکتر بکەن 5-6 بەیەکەوە کۆبنەوە کە لەوانەیە زۆربەی گرفت لەمەوە دروست بێ کەواتە چەند گرنگە ئێمە هەموو کاتێک گەڕینەوە بۆ خێزان کە تۆ مناڵێکی باشە خستە ناو کۆمەلگاوە خستە بەر سیستەمی خوێندن سیستەمی خوێندنی دەتوانێت هاوکاری بێت کە باشتری بکات بەڵام تۆ بە شێوازێک کە خستە بەر کۆمەلگا هەمیشە ئایپادەکەی بەدەسەوە بێ وڵا ناچێت بۆ ماڵی پوری لە بەروی خەتیان ئەمە چۆن ئەبێ بە بتوانانی مامەڵە لەگەڵم بابەتەکەی ئەوەی کێکم خۆشی باسەکرانی من یەکە تەکیزم خستەسەری خێزانە یعنی بەڕاستی خێزان ئەبێ بە دەستکاری خێزان کەینەوە بەڕاستی ئەم قسانی من قورسانی بۆ مشتەوەی کوردی ئێستا کە خەڵکی دایک و باوکی جوێلێتی ئەبێ بەڕاستی یعنی زۆر دیراسات هەیە لەسەروی کە مناڵە نابێت تا تەمەنی 16 ساڵی ئایپاد بەکاربێن نابێت مۆبایل بەکاربێنن و من دافعەکە ئەزانم بۆچی مناڵەکە بەکارهێنێ ئەزان بۆ دایکەکە ئایابەوە بەشێکی لۆمەی چواردەمەکەیەتی بەشێکی ئەو بێی کە مناڵەکەی تایە کوڕی پۆرەکەیەتی کوڕی خاڵەکەی تێ بێ بێ چاولێکەرێکەیە بەشێکی ئەوەی کە فراهم کراوە بەشێکی ئەوەی کە فریە ینی ئەو خاڵەمان لەبەر چاو بێ هەر زانیەکە یعنی بەسەنەوەی کە هیچ تێ ناچێت وای کردووە زۆرتری خەڵک بەکاری بێنێ بۆیە دەرەجەی ئەساسیەکە بەردایک باوکە کاکەوێ ئەبێ وعیان هەبێ کە ئەم ئامێرێکی زۆر خەتەرە بەڕاستی ئەمە لە تەسەوری منە دایک باوک وەکو شەخشەقە سێری هینەکەن یاریە ناکەن چۆن لە مناڵەیە شەخشەقەیە ناوە بە مناڵەکە لە جیلێمەیە مناڵەکە خۆی پێ مەشغوڵکە و تەواو نقطە پارچەیەک شتێکە مەسەن تەسیبەکەی لە پارچە شتێکە ئێستاش بامان چاوسێریەکان دایک و باوکە وا ئەزانێمە شەخشەقەیەکی یاوە بە مناڵەکەی پێ مەشغوڵەکە بەڵام بێ ئاگالەوەی کە ئەم مناڵی توەکەوێتە ناو تۆڕێکی زۆر مەترسیدارەوە ئەوەی ڕۆژانەی بیستین بەتایبەتی یعنی مەسەڵەن ڕۆژانەی بیستی خۆشبەختانە تا ئەم دەقەیەمە کەمترە و حاڵەتە ڕوویاوە بەڵام بە دڵێوتی ئەەکەین مەسەڵەن کە مناڵ تریسخلا لەکرێ لە ڕووی سێکسیەوە بە دەرەجەی ئەساسی یعنی بەدەل لەو ڕۆی بایۆلۆجیکە باسمان کردن نەخۆشیەکان اینجا ئەو وەختە مناڵەکەی استغلال دەکرێت لە ڕووی سێکسیەوە ئەو وەختە هاوڕێی حەقیقی نابێت یعنی بێم خاڵەمان زۆر باش لەبەر چاو بێ ئێمە پێشتر هاوڕێی حەقیقیمان هەبوو یعنی هەموو لە کۆڵانە 4 بەپی منتیقەکان چەند هاوڕێیەکە بوو ئێستا تۆکەیتە ناو سۆشیال میدیاوە کۆمەڵی هاوڕێ هەیە مەجازیە حەقیقی نییە لەسەرەکەیتە ئەوەی 100 إلى آخره اینجا ئەو مشکلەی کە ئەگەر بەر مناڵکە هەرچە لە گەورەشام حاڵەتایە دیراسە زۆر لەسەروی کە ڕسمێدانی تر چاڕێکی لای کردێ ڕسمێدانی چاڕێکی کۆمنتیا بنووسێ یعنی تۆ ئەکەویتە ناو ئەو دەوامە سایکۆلۆژیەوە بە خۆ نازانی ئالوودە بووی یعنی ئێستا خەڵکێک لای ئێمە کە من ئێستا کلمەی ئالوودە بوون بەکارهێنم یعنی ئیدمان یەکسەر خەڵک مێشکە چێ بۆ
جگەرە و مەشروب و ماوەتی مخدر بەس لە ڕاستیە ینی ترسناکترینی لەم قەڕنەیە سوۆسیال میدیایە یعنی کە دایک و باوک بیاگان لێ زۆر باشە کاک عومەر ئێستا باسی بابەتێکی گرنگە کرد وتت هەنێ جار دایک و باوکەکە بۆ ئەوەیە کە ئەم ئایپاد و مۆبایلە ئەیاتە دەستی مناڵەکەی و بۆی سەرقاڵی یاریکردن بێ بۆی چاولێگەریە لە دەوروبەرەکەیەوە ئەیبینێ ئەمیش پێویستی بەوەیە کە ئەم پێداویستی بۆ مناڵەکەی پڕ بکاتەوە بە شێوازە کۆنتترۆلی ئەم بابەتە بکات دایک و باوکە کە ڕەنگە هەنێ جاریش تۆ زۆر قرس بێ بۆ دایک و باوکی یعنی تۆ دەوروبەرەکەتە بینی هەموو مناڵێک ئایپادێکی پێ هەستەکەی هەنێ جار دایک و باوکەکە ئەو هەستیان بۆ دروستە بێ کە مناڵەکە مەحرومەکەن یعنی زۆر جار کە قسان لەگەڵک هێڵە دڵم عەزێتی پێگا کە مناڵەکانی تر ئەبینێ پێیانە ئەم پێی نییە ئەمە چۆن چۆنی کۆنتترۆل کەعنی چۆن چۆنی وانە و مناڵە تێبگەێنێ کە ئەم بابەتانە بابەتێکن کە بۆ مناڵ کاریگەری خراپیانەیە چکە مناڵ کەمێکیش ینی پێویستی بە لێزانانە هەیە کە تا ڕادەیەکی یعنی گەورە نییە بە شازێکی باش لێ بکە ئەم هەسوکەوتە پێویستەکە دایکان و باوکە چۆن ئەنجامی بن لە ڕاستیە ئەبێ دایک باوک لەوە تێبگەن باشە و خراپی مناڵەکە بخۆیانە یعنی ئەو خاڵە ئەبێت زۆر لە بەرچاومە بێ چکە مناڵی تۆ تووشی کارەساتی هەبوو دراوسەکە و فریاو ناکەیە خوشکەزاکە و فریاو ناکەێ ئەو خاڵە زۆر مەیوە ینی ینی بزانی ئەم مناڵە مەسوولێت لەسەر تۆیە نابێ لاانێ چۆن لاانێ شتیکە مەسەن چاولێکەری بۆ ناکەی لە شتی تراوانە یعنی دراوسەکە شتێکی خراپاکە تۆ بۆ چاولێکەری ناکەی لێ ناکەی بە مناڵەکەش دەڵێ ئێمە حاڵەتی فێرەکەی مەسەرگاڵی ئەم شتە خراپە خاڵی یەکەم ئەبێ دایک باوکە وعیانە بێ ینی من پێش مناڵەکە لە خاڵێکەکە دەستم پێکرد ئەبێ دایک باوکەکە وعی ئەویان هەبێ کە ئەم ئامێرە بەڕاستی ترسناکە فترێکی محدد بێن بە مناڵەکە و بشدانن چیتیایە و هەوڵیش بەر دایک باوک بەڕاستی لەگەڵ دەستگانی کە ئەتەنێت بڵاوەکەنەوە هەنێ بابەت دەیەتوانێت هینێکەی ینی بڵۆکیکەی ینی پێدانی مۆبایل بە مناڵ بەفری بەڕاستی کارەساتە خۆی گرنگترین کاتیش بۆ مناڵ زۆر مهمە یعنی کات بۆ مناڵ دابێت بەدڵیاییەوە ئێمە کە لێرە باز لەم بابەتاکەین ئەوە نییەکەی تر هەمووی لابێت واسی مناڵ نیکە بەڵام پێویستە بۆ مناڵیشکە کاتێک شێبێ بەڵام پێویستە هەموو ژیانی داگیرنەکە پێویستە خەوی تێک نایە پێویستە کاتی شەوەکانی پێویستە کاتی سەردانکردنەکانی ئەمە پێویستە سنووردارکرێ یە خاڵیکەشەیە با هەڕەبتی کەینەوە کە پێیوەستە بە مناڵەوە پێیوەستە بە ئێستا بینی لە زۆربەی ماڵەکانە مناڵ دائنیشێ لەگەڵ دایک و باوکەکەیە تا 12:30 شەو بە دیار ئەم هەڵقانەی کە لە تەلەڤیزیۆنەکانەوە کە لەوانە شەر بەخواوە تۆزە لە یاریەکانیش خەتەرتر ئەوەیە کە هیچ پێیوەست نییە مناڵ سێری ئەوانە بکات ئەمانە تا چەند کاریگەری خراپ بەچێ لە کاکومەر کاریگەریەکە خاڵێک زۆر ویمە لە تەکنۆلۆژیا ینی من لەبیر منە باسی کەم تەکنۆلۆژیا تا ئەو وەختە بە سوودا تۆ ئیداری تەکنۆلۆژیاکەکەی لەکوێ تەکنۆلۆژیا ئیداری تۆی کردەوە عکسی کەواتە تۆ بووی بە ئالوودەی ئەم بابەتە ئەوەی کە بەڕێز باسێکی بەڕاستی کارەساترا یعنی ئەوەی تەلەڤیزیۆنەکان پەخشیەکەن بەڵام ئێستا ینی حسابی ئیشی وەزارەتی ڕۆژبیرە بەڕاستی ینی من لەگەڵ سانسۆرا نیم لەوەی کە مەسەلەن خەڵکی وا تێ بکە ئێستا ئێمە داوای سانسۆرەکەین بۆ کۆمەڵە تەلەڤیزیۆن بەڵام بەڕاستی هەنێ حەڵقە هەیە کە دا ئەبەزێ بەڕاستی تۆ ئەبێ بزانی باگراوندی و مجتەماعات چیە مەسەلەن ینی ئێستا کۆمەڵی حەڵقەی تورکی لە 15 ساڵی ڕابردووە مجتەماعی کوردی پێ داخان کردووە مجتەماعی تورکی مجتەماعی خۆی ڕقا مجتەماعی تووتیشە زۆربەی شتەکان لە مجتەماعی تورکیا یعنی گە سەیری فلیمە تورکیانەکەی پڕە لە خیانەت پڕە لە کوشتن یعنی بەوە کۆتاییە تۆ ئەمە ینی ئیجاب چییە ینی چی ئیجابەکە ئەمەوێت ناو مجتەماعی کوردیەوە لە پێناوی چییە ئەمە جارێ بۆ گەورەکان بەدەر لەوەی کارەساتەکەی جاوەیە ئەمە بۆ مناڵەکان خاڵێک کە گرنگە ئاماژەی پێبین ئێمەی گەورە فلتەرمانەیە یعنی لە هەر شوێنێک ئەگەر هەڵخەیەکیشماندی تورکی بوو زۆر ترسناک و زۆر خەتەر و ئیلا ئاخری فلتەرێکمانێ لەناو بتوانین کە بڵێنەمە فلیمە بڵێنەمە کە کاریگەریی وا نابێت لەسەران بەڵام مشکلەی ترسناکی مناڵەوەی بێفلتەرە مناڵەکە تۆ خەیتە بەردەمی ئەم قەناتە ئەخێتە بەرەم دەمێم تۆڕە کۆمەڵایەتە وەکو حوزێکی بەتاڵ بۆ ئەو پڕێکاتەوە بۆ دوای هەر نەتیجەیەکی هەبوو تۆ باوکەکەڵێ چی یعنی لە مشتۆی کوردیا دیارە زۆر وایدا ئەڵێ لە چی کەم بوو مناڵەکەی من یعنی ئەڵێ لە چی کەم بوو تاوان لە گرنگترین شتەکە لی کەم بووە یعنی ڕاستە باوکە دایمە چاوی لە شتەمادیەکانە مەسەن گاڵێ خواردن و جلوبەرگ و پێداویستەکان بەڵام ئەوەی کە مناڵەکە لێ بێ بەژوە لایەنە عاتیفەکەیە دەستەکان خۆش بکار سوپاس بۆ تۆ کە ئەمڕۆ بە شێوازێکی جوان ڕوونکردنەوەت بۆ بابەتەکە کرد لەگەڵ ئێمە دەست خۆش